بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. وەزیری دەرەوەی تورکیا سەردانی هەولێری کرد و لەگەڵ بەرپرسانی هەرێم پرسی ڕیفراندۆمی تاوتوێ کرد. مەولود چاوجۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند بە بارزانی ڕاگەیاندووە لەگەڵ یەک پارچەی خاکی عێراقدایە. بە میوانداری بەڕێز فەرید ئەسەسەرد ئەندامی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێی ڕیفراندۆم و دواپێشهاتەکانی هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. فشارە هەرێمایەتی و نێودوڵەتیەکان بۆ دواخستنی ڕیفراندۆم لەسەر بەرپرسانی هەرێم زیاد دەکەن. دوای سەردانی وەزیری بەرگری ئەمریکا، وەزیری دەرەوەی تورکیاش سەردانی هەولێری کرد. بە مەبەستی فشارخستنە سەر بەرپرسانی هەرێم بۆ پاشگەزبوونەوە لە ڕیفراندۆم. مەولود چاوژئۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا بە سەردانێک گەیشتە بەغدا و دواتریش هاتە هەولێر. چاوژۆغڵۆ لە میانی کۆنگرێکی ڕۆژنامەنووسی لەگەڵ ئیبراهیم جعفەری هاوتا عێراقیەکەی ڕایگەیاند چاوەڕێی ئێمە لە هەولێر زۆر ڕوون و سادەیە. ئەویش پاشگەزبوونەوەیە لە بڕیاری ڕیفراندۆم. Erbil'den beklentimiz son derece sade ve nettir. Bu referandum kararının iptal edilmesidir. لەلایەکی ترەوە دوای کۆبوونەوەی لەگەڵ وەزیری بەرگری ئەمریکا ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆک کۆماری تورکیا ڕایگەیاند ڕیفراندۆمی هەرێمی کوردستان هەنگاوێکی هەڵەیە. لەلایەکی ترەوە سایتی نیویۆرک تایمزی ئەمریکی بڵاوی کردەوە سەردانی جەیمس ماتیز وەزیری بەرگری ئەمریکا و برێت ماکگۆرک نوێنەری سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانێتی دژی داعش بۆ ئەوە بووە ڕیفراندۆم دوا بخرێت. برێت ماکگۆرک نوێنەری سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانێتی نێودوڵەتی دژی داعش ڕایگەیاندووە تەنیا ئەمریکا نییە کە باوەڕی وایە نابێت ڕیفراندۆم ئەنجام بدرێت، بەڵکو سەرجەم هاوپەیمانێتی نێودوڵەتی دژی داعش باوەڕیان وایە ئێستا کاتی ئەنجامدانی ئەم ڕیفراندۆمە نییە. هاوکات حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند بەشاندی ڕیفراندۆمم وتووە تەنیا گفتوگۆ لەسەر عێراقێکی یەک پارچە دەکەم. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ڕیفراندۆم فشارە هەرێمایەتی و نێودوڵەتیەکان لەسەر بەرپرسانی هەرێم زیاد دەکەن و پێدەچێت ڕیفراندۆمەکە لە وادەی خۆیدا ئەنجام نەدرێت. دووبارە سڵاوتان لێبێت کاک فەرید بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین خۆتان ئاگادارن ئێستا وەزیری دەرەوەی تورکیا سەردانی هەرێمی کوردستانی کرد و دوێنێش وەزیری بەرگری ئەمریکا سەردانی هەولێری کرد. پێت وایە دوای سەردانی ئەم وڵاتانە بۆ هەولێر پرسی ڕیفراندۆم چی بەسەردێت؟ پێم وایە لەم هەلومەرزە ئێستادا پرسی ڕیفراندۆم چۆتە سەر خاڵێکی یەکلاکەرەوە، ئەبێت بڕیارێکی گونجاو بدەین، یا ئەبێت بەردەوام بین ئەگەر دڵنیا بین لەوەی کە سەرکەوتووە بین، یا ئەوەتە حسابێک بۆ ئەو هەموو فشارە نێودوڵەتی و ناوچەیانە بکەین کە لەسەر ئاستی زۆر بەرز ئەخرێتە سەر هەرێمی کوردستان بۆ وازهێنان لەم مەسەلەیە. ئەمە سەرکردایەتی سیاسی کورد دەبێت بڕیارێک لەم بارەیەوە بەر، چونکە گەیشتۆتە ڕادەیە کە ئەبێت ئەم مەسەلەی یەکلایی بکرێتەوە. هەرچەند تا ئێستا بە شێوەیەکی فەرمی هەرێم سوورە لەسەر ڕیفراندۆم، بەڵام هاتۆتە سەر ئەوەی بەردەوام بێت لەسەر ئەو سووربوونەی خۆی یاخود وازی لێبێنێت. بەڵێ نی پێ دوایە ئێستا دوای فشارانە گەری ئەوەیە کە ڕیفراندۆمەکە لە 25 نۆ نەکرێت دوای ئەم فشارانە؟ خۆی ئەمە یەکێکە لە ئەگەرەکانیت، چونکە ئەمە لە هەموو حاڵەتێکە هەردوو ئەگەرمان لە بەردەمایە، یا ئەوە تا بەردەوامە بین یاخود وازی لێهێنین. بەڵام مەسەلەکە لەوە یان پەیوەندی بەو مەسەلەیەوە ئەگەر وازمان هێنا ئالتەرناتیڤەکە چییە؟ ئەوانە هەمویان کە هاتوون لەگەڵ بەرپرسانی هەرێم قسەیان کردووە و لەگەڵ شاندەکان قسەیان کردووە باس لەوەکەن کە ئەلتەرناتیڤەکە بریتە لە چارەسەرکردنی کێشە هەڵپەسێنراوەکان لەگەڵ بەغدا و بەڵێنیشیان داوە کە گەرانتی چارەسەر بکەن و لە ماوەیەکی دیاری کراودا و بەغداش خۆی بەڵێنی ئەوەی دایەوە خود شتێکی وای نیشانداوە کە ئامادەیەکی زۆری تایە بۆ دانیشتن و چارەسەرکردنی کێشەکان. بەڵام ئەوە دیسان پێویستی بە بڕیارێکی سیاسی ئەبێت لایەنە سیاسەکان خۆیان ئەم مەسەلەی یەکلایی بکەن. بەڵ زۆر باش بەس کاک فەرید ئێستا بۆ نمونەوە دوای کە داواکاری ئەمریکا باز لە بەرپرسانی هەرێم باز لە زەمانەتی ئەمریکا دەکەن بۆی کە ڕیفراندۆمەکە دوا بخرێت، پێ دوایە ینی ئەمریکا بچێتە ژێرباریەوەی کە زەمانەتدا بە کورد لە بەرامبەر دواخستنی؟ بەڵێ خۆی لە کەناڵە دیبلۆماسیەکانە ئەمریکیەکان
ئامادەی ئەوەیانتیا هەیە هەر ڕێککەوتنی کە نێوان هەردوو لایە ئەبێت ئەوان زەمانەتی بکەن لە هەرێمی کوردستانیش لانیکەم لە حەزبەکەی خۆم ئەم مەسەلەی تاوتوێ کراوە ئەگەر مەسەلەکە هاتە سەر ئەوە کە ئێمە دەستبەرداری مەسەلەی ڕیفراندۆم بین بە شێوەیەکی کاتی بێت یاخود بە شێوەیەکی کاتی نەبێت ئەبێت داوای گەرانتی دەوڵەتێکی زلهێز یاخود کاریگەر بکەین کە ئەتوانێت ئەوەی کە لەسەری ڕێکەکەوین لەگەڵ بەغدا ئەم وەکو دەوڵەتێکی زامنی ئەم ڕێککەوتنە خۆی بنوێنێت. بەڵام ئەوەی کە داوای زەمانەت لە ئەمریکا دەکرێت بۆ نمونان بەیاننامەی فەرمی لەلایەن کۆشکی سپیەوە دەربکرێت بۆ دواخستنی ڕفراندۆم پێ دوای ئەمریکا بچێتە ژێرباری ئەو داواکاری کورد ئەمریکیەکان خۆیان ئەوە نیشانداویان هیچ کێشەیەکیان نێن لەم بارەیەوە ئەوان لەگەڵ هەموو ڕێککەوتنێکن کە لێنەوان هەرێم و بەغدا دێتە دی و ئەتوانن گەرانتی ئەوەش بدەن کە ببن بە چاودێر لەسەر ئەم ڕێککەوتنە ئەگەر ئەوەش نەبێت ئەکرێت دەوڵەتێک یا چەند دەوڵەتێکی ناوچەکە دراوسەکان بە تایبەتی ئەمان خۆیان ئەم ڕۆڵە ببینن یاخود دەتوانین ئێمە داوای ئەوە بکەین کە هەر ڕێککەوتنێک کە ئێمە لەگەڵ بەغدا ئەیکەین بەرامبەر بەوەی بە مەسەلەی ڕیفراندۆم ئەبێت ئەنجومەنی ئاسایش خۆی گەرانتی جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنە لەو ماوەی کە بۆی دیاریکراوە بگرێتە ئەستۆی خۆی یعنی ئێمە یەک بژاردەمان نییە چەند بژاردەیەکمان هەیە بەڵێ بەس وەکو بۆ نمونە ئەمریکا گەر داوای کردووە ڕیفراندۆم دوا بخرێت ئەگەر دوانە خورێت پێ دوای هەڵۆی ئەمریکا چی دەبێت بەرامبەر بە هەرێم زیان دەکات لە گەری دوانە خستنی ڕەنگە زیانەکە زۆرتر پەیوەندی بەوەوە هەبێت کە ئەمریکا پگیریمان ناکات هەر کێشەیە کە ئێمە لەگەڵ عێراق هەمان بێت یا لەگەڵ ئێران یا لەگەڵ تورکیا ئەم وازمان لێ هێنێت هیچ دەست لە مەسەلەکە وەرنادات خۆی هەر تۆ شتەکە پێچەوانەکەرەوە بۆ نمونە ئەگەر ئەمریکا پگیری ڕیفراندۆمی بکردایە لە سەرەتاوە هەموو کاوچێشەکان گۆڕانیان بەسەردا هات چەندین دەوڵەت شوێن پێ ئەمریکایان هەڵەگرت بە پگیری هەرێمی کوردستانیان ئەکرد و مەسەلەکە ڕوخسارێکی نێودەوڵەتیشی وەرەگرت و هاوسۆزیەکی زۆرتر لەگەڵ هەرێمی کوردستان و مافەکانی کورد پەیدا بوو بەڵام کە ئێستا ئەم هەڵوێستە هەیە ئەمە خۆی ڕێگرە لەوەی کە دەوڵەتانی تریش هەمان هەڵوێستێک دیژی ئەمە یاخود پێچەوانەی ئەمە بدوێنن لەبەرەوە بەدڵنیایەوە پگیری یاخود دژایەتی ئەمریکا بۆ مەسەلەیەکی دیاریکرد و لەسەر ئاستی هەموو جیهان هێزێکە بۆ ئەو مەسەلەی یاخود ئەتوانێت مەسەلەکە بۆ پوچێنێت وەکەوەی ئەبینین لە هەرێمی کوردستان هەر ئەگەر ئەمریکا پگیری بکردینایە بە دڵنیایە و هەرمەرجەکە وەکەوە ئێستا نەبوو بەڵام ئەگەر ئەمریکا بۆ نمونە بەردەوام لەسەرەوەی کە دوا بخرێت و ئەگەر مەسەلە لایەنەی بیرای ڕفراندۆمیانداوە بەردەوام بن نەتیجەی ئەم ڕاپرسی و ڕفراندۆمە چۆن دەبێت خۆی ئەمریکیەکان پەیوەندیان بە ئەنجامەکە نیە ئەوان ئەیانەوێت ئەنجام نەدرێت بەڵام کە ئەمریکا لە مەسەلەکە کشایەوە مەسەلەکە دێتە سەر عێراق و تورکیا و ئێران ئەوانە ئەتوانن خۆیان بڕیار لەسەر مەسەلەکە بدەن و هەر بڕیارێک یاخود هەر هەنگاوێکی ڕێککەوتنێک کە ئەوان ئەیکەن ئەمریکا دژی ناوێت ئەو کاتە بەڵام سوار باڵۆکی تورکیاشەوە بینیمان تورکیاش بەوە ئێرانش لەسەر لەگەڵ یەک پارتی خاکی عێراقداوە بەمان شێوە ئەمڕۆ عبادی کۆنفرانس ڕۆژنامەوانەیە بوو کە باسی لەوە کرد ئەو هەمیشە ئامادە تەنانەت لەسەر عێراقێکی یەکگرتو و توێش بکات بەبێ مەسەرەن ڕەزامەندی هەرێمایەتی و نێودوڵەتی ڕیفراندۆم باخی دەبێت پێم وایە ئەمە یەکێکە لە کێشەکان چونکە ئێمە لەم هەلومەرجەی ئێستادا ڕیفراندۆمیش بکەین و ڕێژەیەکی بەرچاویش دەنگ بەدەست بێنێت هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت پێم وایە کردن و نەکردنی وەکو یەکە لەبەرەوە ئەمە دەرفەتێکە هاتووەتە پێش ئەتوانین ئۆفەرێک وەرگرین لە بەغدا و کۆمەڵێک کێشە هەیە لە ناوخۆی هەرێم پێی چارەسەر بکەین و دۆستایەتیشمان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ناوچەکە دەمەزات بکەینەوە لە باتیەوەی هەمویان دژایەتیمان بکرد ئەتوان درێژە بە و هاوکاری و دۆستایەتی کە ئێستا هەیە درێژە بدەین بە مەسەلەیە بەڵام ئەمە دیسان ئەمە بڕیارێکی سیاسی ئەوێت ئەم بڕیارە سیاسی سەرکردایەتی کورد ئەیدات حەزبەکان ئەیدەن پەرلەمان پاشەوە کە کارە ئەکرێتەوە ئەیدات کێشەیەکی گەورە نییە بەڵام ئەبێت بڕیارێکی سیاسی لەم بارەیەوە بدرێت پێشەوە بگەینە 25 بەڵێ بە زووتر لەم بارودۆخەدا
ڕفراندۆم بکرێت و نەکرێت وەکو یەکە بەم بارودۆخە بە سەرنجدان لە ناوخۆی و لە بەغداد و ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتی خۆی ئەم دەوڵەتانە دژی ڕفراندۆمن چووکە ڕفراندۆم ئەبێتە مایەی گۆڕینی جوگرافیای سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە پێیان وایە ئەم ناوچەیە ئەوێت وەک خۆی بمێنێتەوە تا ماوەیەکی تر نازانیت تا 20 ساڵ 30 ساڵ تا 100 ساڵتر نازانێت چۆنە بەڵام ئەوم بۆچونێ لە هەلوەرزە ئێستادا ئەوەیە کە جوگرافیای سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێت گۆڕانی بەسەردابێت و بەهۆی ئەمەشەوە پێیان باشە کە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق درێژە بە پەیوەندیەکانی بدات ئەمە بۆچوونی ئەوانە هەموو ئەوانەی کە قسەیان لەگەڵ کراوە ڕایان گەیاندوو ئەو بۆچوونی ئەوانە لەبەرەوە ئێستا ئەمە بۆچوونی ئەوانە پێشەوەی ڕیفراندۆم ئەنجام بدرێت بە دڵنیە و پاش ڕیفراندۆمش هەمان ئەنجامی هەیە هەمان بۆچوونیان هەیە لەبەرەوە هەڵوێستیان ناگۆڕێت ئەگەر ئێستا نەگۆڕێت پاش ڕیفراندۆم گۆڕانی بەسەر نایێت هەروەک خۆی ئەمێنێتەوە باش بەس بوون بارودۆخەم ڕیفراندۆم هیچ بەرهەمێکی نابێ بەم بارودۆخەی ئێستا ئەم پێم وانە هیچ ئەنجامێکی وای هەبێت خەڵک ئەتوانێت بچێت دەنگ بەت و ئەنجامەکەش ڕائگەیەندرێت بەڵام پاش ئەوە چی ئەەکەین ئێمە خۆشمان و تومان پاشەوەی کە ئەنجامی ڕیفراندۆممان زانی و ڕامانگەیان ئەچین و توێژ لەگەڵ بەغدا ئەەکەین مەسەلەکە هەر دێتەوە سەر بەغدا جگەلەوەی ئێمە خۆمان کە ڕیفراندۆم پێش هەموو شتێک بۆ لە ڕووی یاساییەوە بۆ جیابوونەوە نییە لە ڕووی یاساییەوە بۆ زانینی ڕاو بۆ چوونی هاوڵاتیانی کوردستانە لەسەر پرۆژەی جیابوونەوە لە عێراق و دروستکردنی دەوڵەتێکی سەربەخۆ ئەمە تەنها وەرگرتنی ڕای خەڵکەکەیە پاشان بڕیارێکی سیاسی ئەوێت بە پشتبەستن بەم ئەنجامە سەبارەت بە جیابوونەوە لە عێراق ئەم جیابوونەوە ئەکرێت ڕابگەیەنرێت و ئەکرێت لەگەڵ بەغدا ڕێککەوتنی لەسەر بکرێت بەڵام بەغدا کە ئێستا پێش ڕیفراندۆمەکە ڕەتەکاتەوە ئەنجامەکانیشی ڕەتەکاتەوە لە هەموو حاڵەتێکە هەر بێت دواتر بچین لەگەڵ بەغدا ڕێک بکەوین لەسەر شێوەی جیابوونەوە وەرگرتنی ڕەزامەندیەکی یاسایی بۆ جیابوونەوە و کۆتایی هێنان بە کۆمەڵێک کێشە کە ئێستا لە ئارادایە دیسان لەسەر مەسەلەی لەسەر ئەمجارە لەسەر جیابوونەوەکە بەڵام ئەگەری ئەوە هەر توێژ نەکرێت لەبەرەوە ئێمە لێرە بە هەڵپەسێ دراوی ئەمێنینەوە ڕیفراندۆمان ئەنجام داوە دەوڵەتیشمان ڕانەگەیاندووە لەبەرەوە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت بە تایبەتی کە ئەو دەوڵەتانی کە دژی ڕیفراندۆمەکان هەمان بۆ چوون ئیشیان ئەبێت و هەمان هەڵوێستیان ئەبێت پاش ڕاگەاندنی سەربەخۆیش ئەگەر مەسەلەکە گەیشتە ڕادی بەڵام بە بۆچوونی تو تا ئێستا دیراسەوە نەکراوە کە مەسەڵەن چی لێ دەرەنجامی ڕیفراندۆم دەکرێت نازانن چی لێ بکەن بوون بڕیار ئەدەن ئەوانەی کە بڕیار ئەدەن ئەوانە ئەبێت دیراسی مەسەلەکە بکرد بۆ نمونە ڕەنگە ئەگەر هەرێمی کوردستان دەواازەیەکی بۆ سەر دەریا هەبووە بڕیارەکەی ئاسانتر ئەبوو لەوەی کە ئێستا هیچ دەواازەیەکی بۆ سەر دەریا نیە ئێمە دراوسەکانمان سێ وڵاتن ئێران و تورکیا و عێراق ئێمە ئەبێت سوود لە خاچی ئەوان وەربگرین و سوود لە ئاسمانی و ئەوان وەربگرین بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ جیهانی دەرەوە لەبەرەوە ئەم سێ دەوڵەتە ئەتوانن جوگرافیای سیاسی ناوچەکە وای کردووە کە ئەوان ئەتوان بڕیار لەسەر زۆر مەسەلە بدەن کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە و لەسەر پەیوەندی بۆ دەوڵەتەوە هەیە کە لە هەرێمی کوردستان پێک دێت ئەوان ئەتوانن دژایەتی بکەن گەمارەوەی بخەنە سەر ئەتوانن نایڵن هیچ شتێک بگات بە هەرێمی کوردستان ئەگەر بیانەوێت و ئەتوانن کارێک واکەن هیچ شتێک لە هەرێمی کوردستان نەچێتە دەرەوە لەبەرەوە دروستکردنی دەوڵەت بە نسبەت وڵاتێک کە ناڕوانێتە سەر دەریا دەرفەتێکی وا پێک دێنێت کە دراوسەکان زاڵ بن بەسەریە وامە یەکێکە لە کێشەکانی ئێمە جوگرافیای سیاسی هەرێمی کوردستان جوگرافیایکی زۆر خراپە هەموو دراوسەکانمان بەشێک لە گەلی کورد لە ئەوانە و هەمووشیان دراوسێمان و ترسیان هەیە لە جیابوونەوەی هەرێمی کوردستان لە عێراق بە دڵنی ئەگەر ئێستا و هەڵوێستیان بێت پاش جیابوونەوەش هەمان هەڵوێستیان دەبێت بەڵێ بەس سەبارەت بە ئەوەی کە پێشتر پێش مەسەلەی ڕیفراندۆم بازە دەکەت کە وڵاتی زۆرەیە پێشگیری لە مەسەلەی ڕیفراندۆم بکات ئێستا هیچ وڵاتێک پێشگیری مامکات لەم پرسە من پێم وایە ئەگەر هەبووە ئەمانوت یعنی ئەوانەی کە پێشگیری مەسەلەی ڕیفراندۆم ئەکەن ئەبێت وەرەی خەڵک بەرز بکەنەوە بەچی بەرزیەکەنەوە بەوەی کە
20 40 دەوڵەت هەیە پێشگیری هەرێمی کوردستان ئەکات لە مەسەلەی ڕیفراندۆم و جیاببوونەوە بەڵام تا ئێستا ناوی کەسیان نهێناوە جگە لە ئیسرائیل کە خۆی بە ئاشکرا ڕایگەیاندووە کە ئەم پێشگیری جیاببوونەوەی کوردستانەکات هیچ بەڵام بە عملی و پێشگیری دەکات پێشگیری لەو پرسە دەکات بە عملی بۆ نۆخسە لەسەرەوەی بۆچی لۆبی ئیسرائیل لە ئەمریکا پشگیری مەسەلەی ئەوە فشار ناخات سەر ناوەندەکانی ئەمریکا بۆ پشگیری کورد بکات. پێم وایە لۆبی جوولەکە لە ئەمریکا ڕەنگە هەموو هەوڵەکانی خۆی خست بێتە گەڕ بەڵام ئیسرائیلی ئێستا وەکو ئیسرائیلی پێش 50 ساڵ نییە. ئیسرائیلی پێش 50 ساڵ کۆنتترۆلی هەموو ڕاگەاندنی کردو کۆنتترۆلی بەشێکی زۆری ئابووری کردبوو ئەوانەی کە لەوێ کاریانە کرد لۆبیەکی زۆر بەهێزیان هەبوو بەڵام ئەم ئیسرائیلی کە ئێستا هەیە وەکو جاران نییە ئێمە بە هەمیشە پێویست بەوە کرد کە زانیاریەکانیان دەمەزەرد بکەینەوە. ئیسرائیل لەوێ ڕۆژە لە ڕۆژان هەموو ئەوروپا پێشگیریە کرد ئەمریکیەکان بە حکوومەت و کۆنگرێس و هاوڵاتیانەوە زۆر پشتگیریانە کرد بەس ئێستا وان نییە. ئێستا بۆچوونی خەڵک سەبارەت بە ئیسرائیل گۆڕاوە ڕۆڵی ئیسرائیل لەناو ئەو وڵاتانە زۆر گۆڕانی بەسەردا هاتووە. ئێستا بە پێچەوانەوە ئێمە ئەو کاتە لە شەستەکان بە تایبەتی هەستمانە کرد کە هەندێک بڕیار هەیە ئەم ئیسرائیل ئەیسەپێنێت بەسەر ئەمریکادا. ئێستا ئەمریکا هەموو شتێکی خۆی بەسەر ئیسرائیل ئەسەپێنێت و ناتوانێت ئیسرائیل ناتوانێت شتێکی ئەو تۆ بکات بەرامبەر بە مەسەڵێ. زۆر باش بەس سەبارەت بۆی کە بەڕێزوتت بۆ نزیگە لە ئیسرائیل وڵاتانی تر پشگیریان پرسیان نەکردووە ئەی سووربوونی بەرپرسانی هەرێم لەسەرم پرسە چییە بۆ سەر ڕێفشارەکەن ئێستا باز لەوە دەکرێت کە ڕێفرانندۆمەکار ئەنجام دەدرێت. ئەنجا ئەمە ئەو پرسیارە ئەبێ لەوان بکرێت ئەوانەی کە سوورن لەسەر ئەم مەسەلە لە هەموو حاڵەتێکە هاوڵاتی خۆمان ئێستا چاوەڕێی بڕیارێک ئەکات. ئەگەر ئەوانە بڕیار بدەن بە دڵنیا هاوڵاتانی ئێمە ئەچن بۆ دەنگدان بەڵام ڕەنگە بە دەروونێکی نەختێک شپرزەوە یاخود بە نەختێک نیگەرانیەوە بچن بۆ ئەوە یان زۆر جیاوازە لەوەی کە خەڵک بزانێت هەموو جیهان پشتگیریمانەکەت دەوڵەتانی دراوسێ پشتگیریمانەکەن لەسەر ئاستی جیهان پشتگیریەکی زۆر بۆ مەسەلەی کورد و جیابوونەوەی هەرێمی کوردستان هەیە بەڵام کە ئەوە نەبوو بە دڵنیاوی کاریگەری لەسەر ژمارەی دەنگدەریش ئەبێت کە ئەچن بۆ دەنگدان. ئێستا یەکێک لە دەوڵەتە دراوسەکانمان کە دۆستی ئێمەیە تورکیایە ئەمە خۆی وەزیری دەرەوە خۆی هاتووە پێمان ڕائگەێنێت کە من لەگەڵ ئەوە نیم ئێوە لە عێراق جیا ببنەوە. جگە لەوە خۆی پێشەوەش چەند لێدوانێکیان داوە لەسەر ئاستی سەرۆکی کۆمار لەسەر ئاستی سەرۆکی حکوومەت و خودی خۆیشی و تەنانەت وەزیری نەوتی تورکیا شار ئەو هەڵوێستانی تورکیای ڕاگەیاندووە بەڵام ئەم جارە خۆی هاتووەتە بەغدا هەمان هەڵوێستی دووبارە کردوێتەوە لەگەڵ عەبادی و لە کۆنفرانسە میدیایەکە و هاتوۆتە هەولێریش هەمان هەڵوێستی دووبارە کردوێتەوە. واتە ئەمە لای ئەوان ئەم مەسەلەیە جددیە و ئێرانیەکانیش لەسەر ئاستێکی بەرز و چەند جارێکیش ئەویان ڕاگەیاندووە کە ئەوان پگیری ئەم پرۆسەیە ناکەن و بە دڵنیایەوە عێراقیەکان خۆشیان ئەوەی کە شاندەکەی خۆمان چۆتە ئەوێ مە پێم وایە هەمویان ئەو هەڵوێستیان هەبووە. لەبەرەوە ڕەنگە لەناو کۆنگرێسی ئەمریکی چەندین کۆنگرێسمان هەبێت پگیری ئەم مەسەلەیە بکەن. هەندێک حەزب هەیە لە ئەوروپا پگیری ئەم مەسەلەیە بکەن بەڵام ئێمە مامەڵە لەگەڵ دەوڵەتان و لەگەڵ حکوومەتەکانەکەین. سیاسەتی حکوومەتەکان لەم هەلو مەرزەی ئێستادا لەگەڵ ئەوەنیە جوگرافیای سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانی بەسەردابێت. بەڵام و کارچێک کە ئەو وڵاتان هەمویان لەگەڵەوەدان کە عێراق بەیەک پارچەی بمێنێتەوە و کارەکەی چیە لەگەڵ ئەوەدانی کە کورد لەم بارودۆخە لە عێراق جێبێت. پێم وایە زۆرتر پەیوەندی بەوەوە هەیە کە کوردستان بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەگەر کوردستان بەشێک وایە لە باشوور ڕۆژهەڵاتی ئاسیا هیچ کێشەیەک نەبوو. ئەگەر هەڵکەوتی کوردستان وەکو ئەو هەڵکەوتە داخراوە نەبووە کە ناڕوانێتە سەرداریە بە دڵنیایەوە مەسەلەکە گۆڕانی بەسەردا هات. ئەگەر شەڕی داعش نەبووایە بە دڵنیایەوە مەسەلەکە گۆڕانی بەسەردا هات. ئێستا کێشەیەکی ئەمنی لەسەر تاسەری جیهان دروست بووە سەرچاوەکەشی عێراق و سووریایە. هەموو جیهان سەرقاڵە بووەی کە ئارامی سەقامگیری ئاسایش لەم دوو دەوڵەتەدا دابین بکات و هەرچی کێشە هەیە لەم دوو دەوڵەتەیە چارەسەری بکات و پێشیان وایە کە پەیدا پارچە پارچەبوونی عێراق پارچە پارچەبوونی سووریا پرۆسەیەکە لە کۆتاییدا کەس نازانێت بەرەو چی ئەڕوات و ڕەنگە کارێکی وا بکات کاریگەری خراپی هەبێت لەسەر دەوڵەتانی تریش ئەوانیش پارچە پارچە بن. ئەوە تێڕوانینی ئەوانە بە دڵنیاوە ئێمە تێڕوانینی ئەوەمان نییە بەڵام تێڕوانینی ئەوان ئەوەیە کە
کێشەیەکی ئەمنی لە عێراق و سووریا هەیە پێویستە دەوڵەتی بەهێز لە عێراق هەبێت بۆ ئەوی ڕێ بگرێت لەسەر هەڵدانەوەی داعشێکی تر لە سووریا پێیان وایە کۆمەڵێک گروپی تیرۆریست هەیە کە مایە دروستکردنی سەرئێشەیەکی زۆرن بۆ سووریا و بۆ عێراق و بۆ هەموو ناوچەکە و بۆ هەموو جیهان هەر ئەم هەفتەیە و هەفتەی ڕابردوو کۆمەڵێک تەقینەوە و ڕووداوی نەخوازراوی تیرۆریستی لە چەند وڵاتێک لە ئەوروپا ڕوودا ئەمە هەمووی سەرچاوەکەی عێراق و سووریایە لەبەرەوە ئەمانە بۆ جۆرە سەیرێکن کە ئەمە مەسەلەیەکی ئەمنیە چارەنووسسازە پێویستە ئەم دوو وڵاتە ئارامیان بۆ بجێڕدرێتەوە بەو جۆرە سەیری مەسەلەکە ناکەن کە ئەمە گەلێک هەیە مافی چارەی خۆنووسینی هەیە مافی ڕیفراندۆمی هەیە و مافی ئەوەی هەیە کە دەوڵەتێکی تایبەت بە خۆی هەبێت و لەو دەوڵەتانە جیابێتەوە تێڕوانینی خۆیان هەیە جیاواز لە مەسەلەکان لە هەموو حاڵەتێکدەم پێم وایە کاتێک کە مەسەلەی ئاسایش دێتە ئاراوە ئەمە هەموو مەسەلەکانی تردا ئەپۆشێت تەنانەت ئەمە لای خۆشمان زۆرجار ئەم شتە زۆر گرنگە یان لای خۆشمان ها ئێمە پەیڕەوی لەم بنەمایە ئەەکەین بەڵام ئەمان ئەم دەوڵەتانە لەسەر ئاسی جیهان سەیریەکەن ئەوان پێیان وایە ئەگەر داعش لە عێراق و سووریا لەناو ببرێت و ئەم ئارامی بگەڕێتەوە بۆ ئەم وڵاتانە کێشە ناوخۆیەکانیان چارەسەر بکرێت و پەرەپێدان لەو دوو وڵاتە دەست پێ بکاتەوە ئەمە بۆ ئاسایش خۆیان باشە لەبەرەوە ئەمە لە ڕوانگەی خۆیانەوە سەری مەسەلەکەکەن لە ڕوانگەی کێشەکانی ئێمەوە سەیری ناکەن بەڵێ دوای ئەو فشارانێکی ئێستایان بۆ دواخستنی ڕیفراندۆم ئێستا ڕیفراندۆم سەرکێشەیە خود ئێمە گوێمان لەبەر پرسی باڵا دەبێت کە دەڵێ شکستەکەی لە ئەستۆی من ینی چۆن شکستەکە لە ئەستۆی یەک دەسەڵاتدار دەبێت لەم بارودۆخەدا بڵێ ئەمە من وەکوتم ناتوانم لە باتیە چێشکە کە ئەو قسەیەکی وەڵامی ئەو بدەمەوە یاخود تەبریرێک بۆ ئەو بدۆزمەوە یاخود شەرحی بکەم یعنی ئەو پرسیارە بێت لەوانە بکرێتوان وەڵام بنەوە بەڵام لە هەموو حاڵەتێکدا یعنی کاتێک لە سیاسەتە بڕیار ئەدرێت بڕیارەکە بەپێی هەلومەرجەکە ئەدرێت بۆ نمونە ئەگەر من فەرماندەیەکی سوپایی بم هێزێکم هەبێت بەڵام زانیاریم هەبێت کە دوژمنەکەم سێ ئەوەندەی من هێزی هەیە ئەبێت من هەنگاوێکی وانە نێم کە من هێ ڕۆژ بکەمە سەر ئەو چکە ئەو لە ناو ئەبات بەڵام من ئەگەر بزانم من ئەوەندە هێزم هەیە ئەوەندە چەکم هەیە ئەوەندە سەربازی ئازام هەیە ئەگەر من هێڕشم کرد و ئەتوانم بەرامبەرەکەم لە ناوبەرم و سەرکەوتن بەدەست بێنم ئەی بە دڵنیاوە ئەبێت بڕیار بدەم لەسەر ئەم مەسەلەیە ئێستا ئەم مەسەلەی ڕیفراندۆمی شوایە ئەگەر ئێمە دڵنیابین لە 100% کە سەرکەوتوو ئەبین دڵنیابین لەوەی کە ڕیفراندۆمەکە دەنجی گونجاو و پێویست دێنێت دڵنیابین لەوەی کە ئەگەر دەوڵەتیشمان ڕاگەیاند ئەتوانین بۆ ماوەی چەند ساڵێکیش سەرەڕای ناڕەزایەتی ناوچەکە و جیهان خۆمان بەڕێوەبەرین کێشەمان نییە بەڵام ئەگەر لەوە دڵنیا نەبین بە دڵنیان ئەوێت بڕیارێکتر بدەین من ناتوانم ینی یەکێکیان هەڵبژێرم بڵێم بڕیارەکە چۆنە بێت بەڵام ئەوە ئەبێت ئەوانەی کە بڕیار بەدەستن لە هەرێمی کوردستان بەڵام دەکرێت سەرکێشی بکرێت لەم مەسەلەیە بەبێت دیراسەکردن لا خۆی ینی بۆ نمونە بڕیاری چەوت ئەنجامی زۆر چەوت و خراپی لێ ئەکەوێتەوە هەر بۆ نمونە بڕیاری هێرشکردنە سەر ئێران کە ساڵی 1970 سەدام حوسێن دەی ئەم بۆ چوونی ئەوە بوو کە لە ماوەی 4 مانگ ئەتوانێت ئەو شوێنانێک کە خۆی ئەوێت بیگرێت و پاشان ڕژێمی حکومڕان لە ئێران ئەڕوخێت و ئەم وەکو سەرکردەیەکی عەرەب وەکو پاڵەوانێکی نەتەوەی دەرەکەوێت هەندێک لە خاچی ئێرانی گرتووە هەندێک ڕێکەوتنامەی جەزائیری هەڵوەشاندوێتەوە لەبەرەوە ئەم بڕیارەیدا بەڵام ئەمە مجازەفەیەکی زۆر گەورە بوو پاشان ڕژێمەکە خۆشی هەر تیاچ و هەر بەهۆی ئەم بڕیارەوە لەبەرەوە لە سیاسەتە نابێ مجازەفە بکرێت بەڵام ئەوەی ئێستا مجازەفە نییە ئەوەی بڕیارە پرارێکی دیراسە نەکراو نییە خۆم کوڕی شخصی خۆت خۆم باسم کردووە کە ئەمە هەرچۆنێک بێت جۆرێک لە جۆرەکانی مجازەفەی تایە بەڵام ئەوەندەی من ئاگادار بم خودی بارزانیش و توێتی بەڵێ ئەمە مجازەفە شتیە بەڵام ئێمە ئەبێت ئازابین و بڕیار بین و بڕیار لەسەر ئەم مەسەلە بین و ینی ئەوەی کە بڕیارشی داوە ئەزانێت ئەمە جۆرێک لە جۆرەکانی مجازەفەی تایە بەڵام نەتیجەی خراپی لێ ناکەوێتەوە بەم مجازەفە هەلومەرجەی ئێستادا ئەبێت پێشبینی هەموو شتێک بکەین یعنی من پێم وایە ڕەنگە
لە هەرێمی کوردستان ڕەنگە شەڕ نەکەوێتە هەرێمی کوردستان بەڵام ڕەنگە بکەوێتە دەرەوەی هەرێمی کوردستان ناوچە جێناکۆکەکان ئەگەر شەڕ بە قومێت لەو شوێنانە ئەقەوێت بۆی ریفرەندۆمەوە بڵێ چونکە هەندێک ئاماژە هەیە یاخود هەندێک پەیام هەیە کە گەیەنراوەتە هەرێم یاخود گەیشتۆتە هەرێم باس لەوەکەن کە عێراق لە کۆتاییدا هەر هێز بەکاردێنێت لە قۆناغێکی دیاریکراودا بۆ جێڕانەوەی لانی کەم ناوچە جێناکۆکەکان و دەست بە سەرداگرتنیان و بە دڵنیا ئەمەیەکێکە لە کێشەکانی ئێمەش چونکە ئێمە تووشی شەڕ بین نازانی ئەنجامەکەی چۆنە بێت بەڵام ئەمە ئەبێت ئێمە خراپترین ئەگەر لە بەرچاو بگرین ئەمە خراپترین ئەگەرەکە دێتە پێشمان وابێت حساوی بۆ بکەین ئەگەر بتوانین ئێمە ئەو هێرشانە بەرپەرز بدەینەوە و سەرکەوتن بەدەست بێنین و کارێکی وا بکەین هیچ ناوچەیەک لە دەست نەدەین ئێمە ڕیفراندۆمەکە بکەین باشترە ئەو ناوچانەشمان بۆ بمێنێتەوە ئەوە تریشیان بێ هەڵینەوە بۆ ڕۆژگار کارێک وا کات لە کۆتاییدا دەوڵەتەن ڕەنگە پێداچوونێک بۆ چوونەکانی خۆیان بکەین بەڵام ئەگەر ئێمە لەوە دڵنیا نەبین و دەوڵەتانی دراوسێشمان هەر بەردەوام بن لەسەر هەڵوێستەی خۆمان پێم وایە ئەبێت پێداچوونەوەک بە بیروی ئێستا خۆمان بکەین بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوێ ناوبڕکە دەگەڕێم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕی کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاکفەرید پێش ناوبڕەکە باس لە بژاردەیە کە دەیژۆک و پەیامی گەشت پێ بە دەسەڵاتداران هێرم ئێوژ مەسەلەی ئەگەری ڕوودانی شەڕ لە ناوچە جێناکۆکان ئەمە بە فەرمی بە دەسەڵاتدارانی هەرێم و تراوە یاخود لەکوێ و ئەم پەیامانە هەن بۆ هەرێم من ناتوانم ئەوە ینی پشتڕاستی بکەم بڵێم وایە نە بەڵام ڕۆژنامەیەک هەیە لە لەندەن دەرەچێت ڕۆژنامە ناوی ئەلعەرەبە ڕۆژنامەیەکی عەرەبیە لە لەندەن دەرەچێت هەواڵێکی وای تایە هەواڵێکی وای تایە کە
پامێکی وا بە کەناڵێک گەێنراوەتە هەرێم کە ئەم مەسەلەی ڕەنگە بەڵام گرژی و شەڕشی لێ بکەوێتەوە دەکرێت ینی چاوەڕێ و بژاردانە بکەین بە لاگەری ئەنجامدانیان پرۆسێ من لەگەڵ ئەوەم ئێمە هەموو ئەگەرەکانمان لەبەرچاو بێت ئەگەرە باشەکان و ئەگەرە خراپەکان ئەگەرە باشەکان خۆمان بۆ ئامادە بکەین ئەگەر خراپەکانیش خۆمان بۆ ئامادە بکەین بە هەموو شێوەیە خۆمان بۆ ئامادە بکەین ئەگەر ڕوویدا ئەو خۆمان بۆ ئامادە کردو ئەگەر ڕووشی نەدا هیچمان زەرار نەکرد باش ئەگەرە باشەکان وەگەرە خراپەکان چین لەم پرۆسە ئەگەرە باشەکان ئەوەیە کە ئێمە بەرەو ینی ڕیفراندۆمەکە ئەنجام بدرێت خەڵکێکی زۆر بچێت دەنجی باش بێنێت و ئێمە ئەو کاتە ئەتوانین بە جیهان بڵێن ئەوە گەلی ئێمە دەنجی داوە و ئەمەش ڕێژەیەکی بەرچاوە هەمان لەگەڵ ئەوان کە ئێمە جیابینەوە و ئەیوەش ئەبێت ڕازی بن بەمە چونکە ئەمە مافی خۆمانە ئەمە یەکێکە لە ئەگەرە باشەکان و لەوەش باشتر ئەوەیە کە هەندێک دەوڵەت پێداچوونەوە بە بۆچوونی خۆی بکات بڵێت ئەمە مادام گەلی کورد خۆی بڕیاری داوە ئەمە بە دڵنیایەوە ناتوانین ڕێ ئەگەرە خراپەکان ئەوەیە کە ئێمە ینی لە هەرێمی کوردستان ڕەنگە ڕیفراندۆمەکە بکەین چۆن ینی بەس لە میانمە پێم وایە زۆر قورسە لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەوە بکەین و ئەگەر لە بۆ نمونە لە کەرکووک یا لە خانەقییان لە شوێنێکی وا بکەین ڕەنگە هەن بە یەک دەستێوەردانی سوپایی ڕیفراندۆمی ناو هەرێمیش تێکەچێت و ئاڵۆزی تێکەوێت ئەم خۆ ناکرێت لە هەرێمی کوردستان ئێمە خەریکی دەنگدان بین بە ڕیفراندۆم و لە کەرکووک و خانەقینی شەڕ بێت لەبەرەوە ئەمە یەکێکە لە ئەگەر مەترسیدارەکان و ئەبێت حسابی بۆ بکەین ئەگەر ئەوەش نەکەین دەنگدان تەنها لە هەرێمی کوردستان بێت ئەوەی تریشیان وەکو باس ئەکرێت بیخین بۆ بیخینە قۆناغی دووەم لێرە بەڕێوە ئەسێت هیچ کێشەیەک نییە بەڵام چه گەرانتی ئەوە ئەدات کە قۆناغی دووەم دێتەوە پێش ینی کاکفەتی قسەیەک لەسەرەوە کراوە کە بەدوو قۆناغ پرۆسەکە ئەنجام خۆی هەموو ئەگەرەکان باس کراوە بەڵام نازانم چۆن ینی کامیان هەڵەبژێردرێ خۆی چاکترین ئەگەر ئەوەیە کە ئێمە بتوانین لە زاخەوە تا خانەقین ئەو ڕیفراندۆمە ئەنجام برین ینی بەڵام ئەمە ناکرێت بەڵام ئەمە یەکێکە لە ئەگەرەکان ئەگەر بتوانین ئەوە بەڵام دەکرێت لە واقعدا هەموو بەیەکەوە ئێستا بەم بارودۆخی ئێستا من پێم وایە ڕەنگە ئەو کاتە دەرفەتێکی زۆرتر بۆ عێراق پێک بێت کە هێز بنێرێت بۆ هەندێک ناوچە منم تەسەوڕ ناکەم هێز بنێرێت بۆ سلێمانی یا بۆ هەولێر یا بۆ دوهۆک لەو ڕوانگەیەوە کە سنوورێکی دیاریکراو هەیە هی ناوچەکانی ژەر دەسەڵاتی حکوومەتی هەرێم کە ئەمانە تێناپەڕێنن ینی ڕێزی لێ ئەگرن و لەوێ ئەوەستن بەڵام هەندێک ناوچە هەیە ئێمە لە دەستورە ڕازین بەوەی کە ناوبرێت ناوچە جێناکۆک لەبەرەوە ئەتوانم بێنە ناوچە جێناکۆکەکان و کۆمەڵک کێشە لە ڕووی عسکەریەوە دروست بکەن و ئەو کاتە هەموو دۆخەکە ئاڵۆزە بێت بەڵام ئەوەی کە بەڕێزوتت ئێستا ئەگەرەکان بەو شێوە کە پێچێت تەنار لە هەرێم ئەنجام بدرێنی بۆ نمونە تەنها چوار پارێزگاکە نازانم ینی ئەوە کۆمسیۆن و بڕیاری سیاسی ئەوێت کۆمسیۆن ئەتوانێت لە خانەقینەوە تا لای شنگال ئەون هەموو ناوچەیە لەوێش هەر پرۆسەی دەنگدان دەست پێ بکات یان نە ئەمە ئەوەستێتە سەر کۆمسیۆن خۆی بڕیارێک لەم بارەوە بدات ئەمە یەک دووەمیشیان بڕیارێکی سیاسیشی ئەوێت بەڵام ئەوەندێک بەڕێز داگەداربی لە ئاستی باڵا سەرەوە گەرانە کراوە بۆ نمونە بە دوو خۆناغ پرۆسەکە ئەنجام درێجارێک لە سوار پارێزگاکە ئێستا هەرێم جارێکیش لە ناوچەکە کوردستانیان دەرەوەی ئیدارێرێ پێم وایە تا ئێستا بە شێوەیەکی نافەرمی باس کراوە ینی هەروە لێ پسراوێک لەگەڵ کۆمسیۆن لەگەڵ هەندێک لایەن یا شارەزاکان دانیشتووە لە قۆناغی کۆکردنەوەی زانیاریە بۆ ئەوی لە مەسەلەکان بەچاچی بگات و پاشان بڕیار بدات بەڵام تا ئێستا بڕیارێک نییە لەم بارەیەوە تا ئێستا نازانین ڕیفراندۆم تەنها هەرێمی کوردستان ئەگرێتەوە یاخود دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە یعنی ئەمە نزیکەی مانجێکمان ماوە بۆ دەنگدان تا ئێستا دیار نییە و نازان لە کەرکووک ئەکرێت یاخود بەبێ کەرکووکە ئەمە نازان تا ئێستا بەڵام ئەبێت لەم و لە ئەمە شەکلایی بکرێتەوە بەڵام ئێستا ئەنجامدانی و ڕیفراندۆمانە بۆ نمونە کوردستانەکانی دەرەوەی دارهێرێم لە کەرکووک و بۆ نمونە لە خورمات و لە شەنگالیش کە ئێستاش هێزی زۆری تێ پێ دوێ ئەنجام بدرێت بەم بارودۆخی ئێستا
خۆی زۆر قورسە بەڵام هەندێک ناوچە هەیە لە هەرێمی کوردستان کێشەیەکی ئەمنی زۆر گەورە نییە بۆ نمونە لای خانەقین کێشەی زۆر گەورە نییە تەنانەت لە کەرکووکیش ئەکرێت ئەنجام بدرێت ئەگەر کێشە دروست نەبێت کێشە لە ناو کەرکووک ئەگەر بۆ نمونە تورکمانیا عرب کێشە دروست نەکەن پێم وایە ئەکرێت بەڕێوە بچێت لە شنگال زۆر زەحمەتە بەڕێوە بچێت چووکە هەر دانیشتوانی لێنیە و تا ئێستا نەگەڕاونەتەوە ئەوێ و تا ئێستا ناوچەکە بە ناوچەیەکی عسکەری ئەژمار ئەکرێت بەڵام ناوچەکانی ترم پێم وایە ئەکرێت لە مەخموور ئەکرێت لەو شوێنانە ئەکرێت کێشەیەکی ئەوتۆ نییە ئەگەر بڕیارێک هەبێت لەم بارە بەڵام بۆ سەرکەوتنی ڕیفراندۆمە لەو ناوچانە قورس نییە بۆ نمە ئێستا بازەوەکێک بۆ لە کەرکووکیش لە ژێی کورد و پێکاتەکانی تر نزیکن لە یەک و کورد بازوەکی کە لە 153 کەمتر یاخوڵێن زیاتر بێت بەرامبەر بە پێکاتەکانی تر بەڵێ خۆی ئێمە یان یەک مەسەل هەیە نازانیت چۆنە چووکە تا ئێستا یاساکە دەرنەچووە ئایا لە مەسلەی دەنگدانە هەموو هەرێم یەک بازنەیە یاخود بەپێی پارێزگاکانە بۆ نمونە ئەڵێن لە پارێزگای کەرکووک ڕیفراندۆم لە 180 هێناوە بۆ نمونە لە هەولێر یەک پارێزگایە بۆ نمونە هەفتای هێناوە لە سلێمانی ئەوەندە ئایا کەرکووکی هەروە حسابی بۆ ئەکرێت یاخود هەمووی بەسەرێکەوە حساب ئەکرێت بۆ نمونە ئەگەر لە ناوچە جێناکۆکەکان تورکمان و عەرەب دژی ئەوە بوەستن نازانین چۆنە بەڵام یان وەکو گریمانەیەک ئەگەر دژی ڕیفراندۆم بن بە دڵنیاییەوە کاریگەری ئەبێت لەسەر بازنەی کەرکووک ئەگەر یەک بازنەی دەنگدان بێت بەڵام ئەگەر هەموو هەرێم یەک باز نەبێت کاریگەری زۆر گەورەی نابێت بەڵام ڕێژەکە کەمەکاتەوە بەڵێ زۆر باش سەبارەت بە عێراق ئێستا باس لەوە دەکرێت کە عێراق کۆمەڵێک بۆنمە داواکاری کورد جێبەجێ بکات بەرامبەر بە دواخستنی ڕیفراندۆم پێ دوایە کورتی جمەرجێکیە بۆ وانەی کە بڵم شاندیان لە بەغداد بۆ لایەنەکان چ مەرجێکیانە بۆ مەسەن دواخستنیان پرسە خۆی ئەو شاندێک کە لەوێ بووە بە دڵنیایەوە یان باس لە مەسەلەیەش کراوە باس لەوە کراوە چونکە هەمیشە شاندەکەی خۆمان کە چۆتە ئەوێ زۆر بە جوانی باسی مەسەلەی مافی گەلی کوردی کردووە سەبارەت بەوەی کە مافی ئەنجامدانی ڕیفراندۆمی هەیە و هەندێک لە پاساوی ئەنجامدانی ڕیفراندۆمیشی خستۆتە ڕوو بەوەی کە ئێمە لەبەر ئەم هۆیانە ئەمانوێت ڕیفراندۆم بکەین لەبەرەوەی عێراق مادەی 140 جێبەجێ نەکردو لەبەرەوەی عێراق مۆچەی بڕیوە لەبەرەوەی عێراق دەستوری پێشێل کردووە لە فلان مادەیە فلان شتی نەکردووە کە زیانی بە هەرێمی کوردستان گەیاندووە بەڵام ئەمان نەرمیەکی زۆریان لە بەغدا نواندووە بەغدا مەسەلەکە هەڵگەڕاوەتەوە بەوەی کە ئەگەر ئەمە هۆکانی ڕیفراندۆم بێت ئێمە دەرفەتێک هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئێستا لە ئارادایە بەڵام ئەم شاندەی کە لە بەغدا بوو شاندێکی بڕیاردەر نییە شاندێکە پەیامێک ئەگەیەنێت و پەیامێک دێنێتەوە لەگەڵ خۆی و پێم وایە ڕەنگە شاندی تریش لە بەغداوە بێت بە ناوی حکوومەتی بەغداوە بۆ چوونەکانیان بەڕوونی بخەنە ڕوو کە ئێمە چۆن ئەگەر هاتە سەر چارەسەرکردنی کێشەکان ئێمە ئەجندایەکمان هەیە بۆ چارەسەری کێشەکان بەو جۆرەیە ئەو کاتە دوو بژاردەمان لە بەردەمدا ئەبێت ڕێککەوتن لەگەڵ بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیە کە قەرەبووی ڕیفراندۆم بکاتەوە بژاردەی دووەمیش بەردەوام بوون لەسەر ڕیفراندۆم ئێمە ئێستا تەنها ئەوەی یەکەم ئەوەی ڕیفراندۆممان لە بەردەمەدایە ئەوەی بەغدا هێشتا ڕوون نییە بەڵام ڕەنگە هەروە بە سەرزارەکی باسکرابێت بەڵام شتێکی نووسراو یاخود ڕێکوپێک کە لە بەردەم هەرێمدا بێت بۆ بڕیاردن تا ئێستا ڕوون نییە بەڵام پێدوای سەرنجام کامیان دەبەوەی کە لەگەڵ بەغداد ڕێک کەوتنێک ئیمزا بکرێت یاخود بەردەوام بوون لە کام ئەگەرە زیاتر بەهێزتر لێسە خۆی ئەوەی ئێستا هەردوو ئەگەر لە ئارادایە ئەگەری ڕیفراندۆم لە ئارادایە هەردووچی لە 150 هێزی هەیە یعنی کامیان هەڵبژێرین ئەتوانین بەرەو ئەوە بچین ئەگەر بڕیاری ڕیفراندۆمماندا بە دڵنیایە ئەبێت بژاردەکەی تر واز لێبێنین ئەگەر بڕیارماندا لەسەر مەسەلەی چارەسەرکردن کێشەکان لە بەغدا بۆ مەرجانی کە خۆمان ئەمانەوێت بە دڵنیایە ئەبێت واز لە بژاردەکەی تر بێنین ئێمە تا ئێستا هەسوورین لەسەر مەسەلەی ڕیفراندۆم نەچوونەتە سەر تاوتوێکردنی بژاردەکانی تر
بەڵێ زۆر باشە دەمەوێت لەسەر ئاسی ناوخۆش بتابێت لەسەر هەڵوی سێکێتی نیشتمانی لەبارەی ڕیفراندۆمەوە ئەنی پێشتر ئێوە باستان لەوەرەك دەبێت پارلەمان کارا بکرێتەوە بۆنم بژێوی خەڵک باش ئینجا ئێمە لەگەڵ ئەم پرسەدان یاسای بۆ دەرکەی بەڵام ئێستا ئەمانە هیچ نەکراون تا ئێستا نەکراوە چونکە هیچ هەنگاوێکی کارە لەم بارەوە ئەنجام نەدراوە بەڵام ئێستا ئێمە هەمان بۆ چوونی پێشومان هەیە ئەویش ئەوەیە کە پەرلەمان بەبێ مەرج کارا بکرێتەوە و بۆ چوونی خۆشمان ئەوەیە کە پەرلەمان بۆ هەموو لایەک باشترە کە بە هەر پێنج لایەنە سەرچێکەوە کارا بکرێتەوە ئەو بۆ چوونی ئێمەیە و بەهۆی ئەمەشەوە کاتی خۆشی زۆر لەگەڵ برایانی پارتی قسەمان کرد بۆ ئەوی واز بێنن لە مەرجەکانیان و ڕازی بن بە کارەکردنەوەی پەرلەمان بەو جۆرەی کە یەکڕێزی نیشتمانی دابی نەکات و هەمان بۆ چوونیشمان هەیە هەڵوێستیشمان ئەبێت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان سەبارەت بەوەی کە پێمان باشە ئەوان بەشدار بن لە کاراکردنەوەی پەرلەمان و هەمومان پێکەوە ئەم پەرلەمانە کارا بکەنەوە بۆی پەرلەمان بتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات. زۆر باش بەسی پێشتر کاک فەریدی دەتانوت ئێمە ئەگەر پەرلەمان کارم نەکردەوە یاسای بۆ دەرنەکرێ ئێمە لەگەڵ ئەم پرسەدانای بەڵام ئێستاەوە لەگەڵ پرسەکە دەڕۆن وایە نه ئێمە لەگەڵ پرسەکە ئەڕۆین بەڵام هەمان بۆ چوونی پێشومان هەیە ئێمە پێمان وایە ئەبێت پەرلەمان کارا بکرێتەوە اینجا بەرەو ڕیفراندۆم بچین چونکە پەرلەمان ئەبێت یاسایەک بۆ ڕیفراندۆم دەرکات پەرلەمان خۆی کاتەکە دیاری بکات ئەتوانێت پێشی بخات ئەتوانێت ئەوەی ئێستا بهێڵێت و ئەتوانێت دواشی بخات بەڵام وەکو ئەگەرێگێت تا پەرلەمان کارە نەکرایەوە بۆ نمونە یاسا دەرنەچوو ئێو کاتی یەکێتی نیشتیمانی لەبەردەم چیدایە بۆ ئەم پرس ئەگەر پارلەمان کارە نەکرایەوە ڕیفراندۆم نابێت ئێمە بۆ سومان ئەوەیە ڕیفراندۆم بەبێ یاسا لەلایەن پەرلەمانەوە بەڕێوە ناچێت ئەو بەشداریتیان ناکەین بەبێ کارەکەنەوە بڕیاری سەرکردایەتی یەکێتیە بەڵێ ئەمە بۆ چوونی فەرمێنجین و هات و پەرلەمان کارە نەکرایە و ئێمە بەشداریتیان ئێستا بە قاعدەکەی خۆشتان دەڵێن بەشداری نەکەن بۆ نمونە ئێمە ئەو کاتە بۆ چوونی خۆمان لە بەیاننامەیەکی فەرمیە ڕائگەیەنین کە مادام پەرلەمان کارە نەکراوەتەوە ئێمە بەشداری لە ڕیفراندۆمە ناکەین ئەگەر ئەو کاتە بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم هەبوو بەڵام خەڵک ڕەنگە پرسیاری و کە بۆچی بەرلەوەی کە پەرلەمان کارا بکرێت و بەرلەوەی کە یاسابێ ئێوەش لەگەڵ ئەم پرسەدان بۆ نمونە لەگەڵ شاندەکاندان لەگەڵ ئەم پرۆسەیەدا ئێمە کێشەیەکی ئایدۆلۆژیمان هەیە ئەویش ئەوە یەکەم حەزبین باسمان لە مافی چارەنووس و پێکێنانی دەوڵەت و ئەو شتانە کردووە لەبەرەوە بەڕاستی ناتوانین دژی مەسەلەی ڕیفراندۆم بیت چکەمە بەشێکە لە بیر و باوەڕی خۆمان و پشگیریش یەکەین تا کۆتایی تا ئەو کاتەی بڕیارێشتر ئەدرێت بەڵام ئێستا ئەمە بەشێک لە سیاسەتی ئێمە ئەوەیە کە ئێمە پشگیری ڕیفراندۆم بکەین بەڕەچاوکردنی هەلومەرجە تازەکار و ئەو دۆخی کە ئێستا ڕیفراندۆم تێکەوتووە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەین ڕیفراندۆم ئەنجام بدرێت یاخود ئەنجام نەدرێت هەر باوەڕمان بە مافی چارەی خۆنووسین هەیە هیچ کێشەیەکمان نییە لەم بارەیەوە ڕەنگە لەم هەلومەرجەی ئێستادا دەرفەتێکی زۆر گونجاو نەبێت بۆ سوودمەندبوون لە مافی چارەی خۆنووسین بەڵام ئەکرێت لە دەرفەتێشترە لە ئایندەیە سوودمەند بین لێ بەڵام وەکو مەبدە ئێمە باوەڕمان باوەڕمان لەگەڵ یان پشگیری مەسەلەی مافی چارەی خۆنووسین ئەەکەین و میکانیزمەکەشی ڕیفراندۆمە یان هەردووچی بێکەوە بەستراوەتەوە ئێمە لە ڕێگەی ڕیفراندۆمەوە ممارەسەی مافی چارەی خۆنووسینەکەین زۆر باش بەس بۆ پەرلەمان ئێستا پێشتر کۆمەڵی بەرپرسی پارتی باسییان لەوەکە گەر بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان و یاخود بڵێن کۆمەڵی ئیسلامیژە و دوێزێنێنە پێش بۆ کارەکردنەوەی پەرلەمان ئەوان لەگەڵ ئێوە کارای دەکەنەوە یەکێتی نیشتیمانی سەرکردایەتەکەی بە تایبەتی هیچ بڕیارێکی داوە بەبێ مەسەلەن پێنج لایەنەکە پەرلەمان کارا بکرێتەوە نە ئێمە هیچ بڕیارێکمان نییە لەم بارەوە تا ئێستا لەسەر ئەو ئەگەرە کارەکەین لەسەر ئەو بژاردەیە ئەڕۆین کە پەرلەمان بە هەموو لایەک کارا بکرێتەوە بەڵام ئەگەر مەسەڵەکە هاتە سەر ئەوەی کە ئێمە بڕیاری ڕیفراندۆمماندا و پەرلەمانیش کارا نەکرێەوە ئەو کاتە ئەبێت بڕیارێشتر بدەین بەڵێ ئەی سەبارەت بە ژیانی خەڵک بەبێ باشکردنی ژیانی خەڵک پێ دوای چۆن پێشوازی لەم پرسە دەکرێت و مەتایبەتی مەسەلەن دوێزیش ئێستا لەگەڵ ئەم پرۆسەیەدانین ژیانی خەڵکی شەر باش نەکراوە بەشداری خەڵک چۆن دەوی پێتان پێمان وایە دوشتی جیاوازە یعنی ئەمە قەیرانێکی دارایی زۆر گەورە لە هەرێمی کوردستانە لە ئەرادای کاریگەری زۆر خراپی لەسەر یەک بە یەکچی هاوڵاتیان بەجێ هێشتووە بەڵام ئەمە یەکێکە لە ئەنجامە خراپەکانی سیاسەتێکی چەوت کە حکوومەت خۆی پیادەی کردووە پەرلەمان ناتوانێت ئەم مەسەلەیە چارەسەر بکات بەڵام ئەتوانێت لە ڕێگای کاراکردنەوەی پەرلەمان و دروستکردنی چاودێر بەسەر حکوومەتەوە بەوەی کە لایەنەکان لە ناو پەرلەمانن ئەتوانێت یارمەتی دەری حکوومەت بێت لەمڕۆوە بەڵام ئەرکەکە
ئەوەی کە کێشەکەی دروست کردو ئەو توانێت کێشەکە چارەسەر بکات کە حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵام بۆ چارەسەری ناکە پێ دوێ ناتوانێت یان مەسەلەکە ئەوە نییە کە ئەو بیاوێت یان نەیەوێت توانای ئەوە نییە لەم قۆناغی ئێستادا چارەسەری قەیرانی دارایی بکات و بەهۆی ئەمەشەوە ئێمە هەندێک جار باس لەوەکەین کە ئەگەر ئێمە دەرفەتێک هات بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی بە وازهێنان لە مەسەلەی ڕیفراندۆم ڕەنگە ئەمە باشتر بێت بۆ خەڵک ئەمە باشتر بێت کە ئێمە دەرفەتێ یعنی ئەگەر مەسەلەکە هاتە سەر ئەوەی کە ئەلتەرناتیڤێکی گونجاو بۆ مەسەلەی ڕیفراندۆم هاتە ئاراوە ئەو ئەلتەرناتیڤەش بریتی بوو لە چارەسەرکردنی کێشەی دارایی خەڵک کە حکوومەت خۆی ناتوانێت چارەسەری بکات ڕەنگە ئەمە گونجاوتر بێت بۆ لایەنە سیاسیەکان بۆ حەزبەکان بۆ هاوڵاتیان کە ئێمە پژگیری بژاردەکەی تر بکەین. بەڵێ دو پرسیارمەکو پێشبینی خۆت پێ دوایە بەم ئاستەنگانە وە کاتەکەش کە کاتێکی گونجاو نییە بۆ ڕیفراندۆم بەم بارودۆخی ئێستا لە 25 دەکرێت زۆر قرس بووە یان ڕۆژ بە ڕۆژ قورستر ئەبێت بەتایبەتێک کە ئێمە پێ بنینەمانجینەوە ڕەنگە هەندێک دەوڵەتان هەنگاویش دژمان بگەن نەبەر بەڵام ئێمە تا ئێستا یان وەک تورکیا ئێران یاخود خودی عێراق یان ئەو هەنگاوانە دەست پێ ئەەکەن وەکو کارتێکی فشار بۆ سەرمان بەڵام ئێمە تا ئێستا سوورین لەسەر مەسەلەی ڕیفراندۆمەکە بە شێوەیەکی فەرمی تا ئەو کاتەی بڕیارێک لەم بارەیەوەچێت ئەگە بڕیاریش دەرنەچوو هەرچین بۆ بەوەچوونی خۆت قورسە لەو زۆر قورسە ئێستا زۆر قورسە یان لەو هەلومەرزەی ئێستا دەکە دەوڵەتانی زلهێزی جیهان هی ناوچەکە دژمانن و ئێمە هەستەکەن دۆستمان نییە یاخود بەتەنهاین لەم مەسەلەیە زۆر قورسە بەڵام چەند بەرە و 25 نۆژ بڕۆن مەسەلەکە قورس بەڵێ زۆر باش زۆر بە کورتینی خولەک سەبارەت بەوەی کە دەڵێن ڕیفراندۆمەکە بە حیزبی کراوە مۆرکێکی حیزات حیزبی پێوەیە ئەم ڕیفراندۆمە خۆی لە هەموو حاڵەتێکە لە هەرێمی کوردستان هەموو بڕیارێک هەر حەزبیە هەتا پەرلەمان کە بڕیارێکیش دەرەکەێت هە بڕیاری حەزبیە بەڵام لەم مەسەلەیەدا ڕەنگە حەزبیەکە تۆختر بێت بە بەراورد لەگەڵ هەندێک بڕیارێتتر ئەنی زیاتر ڕیفراندۆمێکی حزبیەوە ئێستا نه حەزبی نییە چونکە ئەمە لە خزمەتی یەک حەزب دیاریکراوی یا دوو حەزب نییە خزمەتی هەموو هاوڵاتیانە بەڵام وا ڕۆشتووە چونکە حەزبێک تەبەنی کردووە و ڕەنگە زۆرتر لە خزمەتی حەزبێک بێت کەمتر لە خزمەتی حەزبێت ئەوها ئەو ئەنتیباعی داوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فەری دەستە سەر نامی سەرکرداتی جێتی نیشتیمانی کوردستان کە لەم بەرنامەی لەگەڵمان بووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.